لەبەر ئەوەی پێشتر بەڕێز حاکم فەریق نووسراوێکی کردبوو بۆ ئەنجومەنی دادوەری ئایا عێراق هیچ پرۆتۆکۆڵێکی هەیە لەگەڵ ئەو وڵاتانەی کە کۆمپانیایەکانی ئێمە داوامان لەسەر تۆمار کردووە سەبارەت بە پێڕاگەیاندن و ڕێکارە یاسایەکان ئیتر چاوەڕێی ئەو وەڵامەین بۆ دادگای بەڕێز بۆیە دادبینەکە دوا خراپ بۆ 28 و ئێمە ئومێد دەکەین بۆ 28 چونکە ئێمە لە 13 2010ەوە کە لێرە ئامادەبووین لە هەڵەبجە بە تەواوی دۆکۆمنتەکانەوە هاتوین هەموو بەڵگەکانمان لایە ئەوی ئەوڕۆ ئێمەی دڵخۆش کردووە بۆ دڵخۆشکردنی خەڵکی هەڵەبجەش ئامادەبوونی گەورەترین کەس کە دەستی هەبوو یاخود بڵێن سەدام کە لە هەشتاوە کەسێکی دانابێت لە ئەڵمانیا و لە کۆمپانیای توی ساڵح مەجیدە گرنگترین کەس ئەمڕۆ پارێزەرەکەی ئامادە بوو کە ئەوە زۆر دڵخۆشیە بۆ ئێمە و ئێمە تەواوی بەڵگەکانمان ئامادەیە پێشکەشی بکەین و ئومێد دەکەین لە دادبینی داهاتوو بەڵگەکان لە شاشەی ئێوە بگوازینەوە بۆ خەڵکی خۆمان ئاگادار بکەینەوە کە بەڵگەی یاسایی باوەڕپێکراومان هەیە و کۆمپانیایەکان دەبێ ئەم قەرەبۆیە بکەنەوە بۆ خەڵکی هەڵەبجە. داواکارین کەیسەکان پەلەی لێ بکرێت چونکە بەڕاستی بۆ 32 ساڵ ڕوا ئەم تاوانە ئەنجام درراوە خەڵکەکە زۆر بێتاقەت بووە ئەم بڕیاری دادگا کۆتا بڕیار نییە بۆ قەرەبووکردنەوەی قوربانیەکان ئەمە بەشێکە لەوەی کە ئەم کەیسانەی ئێمە لە دەرەوە بەم بڕیاری دادگا قووەتێکی یاسایی و ئاسانکاری بۆ سەرکەوتنی کەیسەکان دروزەکات بۆیە هەتا پەلە بکرێت هەتا هاوکاری بکرێت خزمەتێکی زیاتر بە هەڵەبجە و بە قوربانیانی هەڵەبجە کرێت.